چی جواک بەندیێ پاریێ ئاخێ ji derdê dil neket herçî nedî azarê یا تفنگی بر سوان آمد من بده طوفان شێرت نابەزن پاسەوانێت ئەم ملەتێ بەلەنگاز ئی بێ قەدر و قیمەت ژبەرێ دەپایامەیە جۆر و عەداب و زەحمەت ئیشکال و بابدا پەهلەتیش مەرەبوویە ماش و عادەت پاریەک نانی بخویها ئەنیامەژی بەرمەدە ناچە بێنمەت بندەستی و غوڵامتیا خەلکێنە بەس بوو عەمرێ مەژید چەپجۆر و ڕزالەت کەس نەما مافێ خۆ نەبر و نەبووە دەولەت نەمەل حالێ خۆ پرسی و نەمە مافێ خۆ خۆست هەر بیرە لەسەر ملێ مەیە و داوامە بەرمە بەیە و کار و عەمەلێ خەلکێ المەد بێ هەزرەت و بسەردا ئەو کافر و دینسز و بێبەخت هەر جیهەکیت گەڕین کوشتنا خۆرتێت ملەت گەلۆ ئەف چەند زەمان و ساڵن ئەم پشتێرش دینن زەندار ڕادمالن لە مەیدانێت پەهلەتیێ دەم کرێ کارن دەمەکێ تووتن و تاق دەمەکێ داس و قەیناق دەمەکێ ئاو و حەری و ئاخ دەمەکێ بوستان و باغ بەسە ئیدیمە نەما سەبر و دەیاغ ئەم نزانن تجارایە باشش خۆڕە بێژن عین تبی ئەم بێ هەش و گێژن سەرکەتنێ پێش دەشونێ مژگۆ خۆتا بێژن لێ هەچیە بمەرەکەنی ئەم خۆڤێرە هلتا بێژن بەێ بینەرن هێژا خۆش دەوێت دەوێ خەلەکانیدا ئەم جارەکە دی هاتنە خزمەتەوە ji بەرنامەی ئاسۆ دا ئەم سەربورا شاعرێکی ji کوردستانی گەنگەشە بکەن mêvanê me yê vê xelekê helbestvanê berêz Dawud Qeyraniye Mamosta Dawud gelekî bi xêratî evê dîdarê خێران دەبێ سپاس ڕێز و ساڵێت مێش کەنالە بادینان ڕاهێنە و هەموو کادر و کارمەندا وەز خۆشحالم گۆ زلڤێرێ کریمە میێوان مامۆستا پشتی ئەvê پێشەکیێ بەراهیە تو شعرێ تو چاوا شعرێ بێ ناسەت کرد بخۆدێ حەسەب ظروفە ینی کام کەتم چه ظروفیدا ئەم دخوازن سەروی ظروفیرە سەر تشتێک و ئەم دەرباست کن شتێک و مچاوێ خۆ دەبینن ئەم سەروی تشتێرە نویسن پابێتر یعنی شعر هەر ئەو واقعەیە تو بەحست کرد یانجی تو جیهانەکە نوی ئاوات کە بۆی شعرێ یان چاوایە بۆ چۆنەدە ئەسکارم بێشمەتا هەردوو جیها هەینانی هەیەژی وەختێ هەلبەستوان تشتێکی بنویسێت هاژی ئەو تشت حەقیقەت بێ ها ئەو تشت درستی چێ بوو بێ سەروی تشتێرە چێتکە و هەیە تشتێکی وەکو خەیالە تێتە ئەسەری هەلبەستوان بێژی ئەس سەروی تشتێرە چێکم ئەف تشت وەکی تشتێکی غەریبە وەکی تشتێکی وندا وەکی کەسێکی سەروی تشتێرە چێ نەکریە ئەو هەلبەستوان دخوازێ تشتێکی کە هەلبەستوانێ دی خۆیان نەکری وی تشتی خۆیان بکە بەێ دەبێژن سحرا شعرێ هەیە شعر سحرەکەوێ هەیە ئەفجا ئەvê سحرا هەیە چ باندۆر سەرتە هەبوو وەکە هوەرەکە جوان خودێ ئەس بێشمەکە پایە بتر فەقیری هەژاری بەلەنگازی تەتیراێکێ هەیە سەرگە لە گاش مشتەمە ئێمە و خاستەن تایبەت سەر من هەبوو و وەختی بیدایە زلان دەست پێکە هەلبەستێژی ینی تقریبا 25 ساڵە 93 من دەستە نەویسانە هەلبەستێکی دیە هەنگێ وەکو عرب بێژنێ سن المەراحقە ئەمە بچیکتا خۆدا هەندێک ئەڤینی هەندێک بەلەنگازی هەندێک سەردایکێرە سەر ئەفان تشتا هەمووە باندۆرا خۆ سەر هەڵبەستوانی هەیە یعنی سەر بۆراتە زڤریت ساڵێن نۆتۆ ئێکێ نۆتۆ دوێ یعنی یەکەم هەلبەستا تەبیرەتە تێتێکی ساڵێ بەلاڤەگریە دەمێ وی دەمی وەختێ هەلبەستت نەویسی هەلبەستێت گۆتن خوێندنێ نەبوون مثلەن ئەگەر هەبوون ئەکیت هەبوون بەس نەل ناومەدا ینی تایبەت شنگالێدا هەلبەست گۆتن بدەف نەبوو
چه هەبوو ئەو هەڵبەستا مدنویسی متکرە ستران مە ئاواژی سەرداتانی و مددانە هوەرمەندا یەکشوان هوەرمەندا ڕێز و سلااوێت من ژێراهێنە مامۆستا دەخیل ئۆسمان هوەرمەندی مەزن یەکەم هوەرمەندی چای شنگالێدا من بەشداری 5 کاسێت دوی دەکرد 5 بەرهەمە دوی یعنی 5 بەرهەمین مامۆستا دەخیل عوسمان ji peyvên cenabê te ne ئەوش ئاوازێت منجی ئاواز jî ئاوازجی و هوەرمەندێکی مەدیشی بوو هوەرمەند حەمید شنگالی من کاسێتێک 10 ستران پێی بوو ئاوازێت من دانەویژی ساڵا 2010 ئەوژی ئەو بەرهەمش پێی بوو ئاوازێت من گوتن یەن تەجبلی ئارازوویە شعرێ و تو هەلبەستوان و شاعری تو ئاوازدانەریژی بەێ ئەس تەمبورێت ژێنم تەمبورێ لیتم تەمبۆژیان تەمبورڤانم بەێ ئەس تەمبورێکی لێخم دەستپێکین تەیەن شعری کی بێتر بۆ پاڵپشت بۆتە کێ مساعداتە کرد کێ خۆلتەکرا خوددان حتا تو شعرێ بنویست کێ تو تەجێکری سەر شعری خودێ خاصەتەن من دایک نەبوو بابێ من گەلک پشتەوانێ من بوو کە من تشتێک چێ بگرە یانیش من بیتر کەیفا بابێ مت هاتێتێ خودێ مسترانێک چێ بگرە ئاوازە سەردانی بە ناف هەڤالێت خۆدا ئەو ستران گوتبایە کەیفا هەڤالێت مەهاتبایە ئش من و هەڤالێت مە بێتر کەیفا بابێ مت هاتێ پشتەوانی ئەمت کرد دگۆ مدبێت وی تشتیدا سەرکەتی بی و بەردەوام بی تشتی دەمێت تو زارۆکینیا تا چەوە تێتە بیراتە خودێ تێتە بیرا من هەر الفەقیریە و هەژاریە و بەلەنگاسیەدا ئەس بشمەتانی تو هەر شنگالێ مەزن بووی بەێ شنگالی دەست مەزن بووم و دەمێ حمرێ من بووی 16 ساڵ ئەم چوون سەر بستانە مابستانەوە سەر چاندنی کرد چاندنی ئاتشتاوان هەتا مە معیشەتا خۆت کرد هێدی و الحەمدلله مامۆستا تە وەکی شاعرێکی تە چەند هەوڵدایە تو ئاوایەکی شعری تایبەت بۆ خۆچێکەت یعنی تو تەقلیدا کەسێکی دیتر نەکەن بێگومان هەتان هواژی من نەخواستی ئەس تەقلیدا کەسێکی بگوم هەرز بۆ خۆت بژم ینی نها تو حسا چەند هەلبەستت مبگیت نابیژی ئەف شبەتێ فلان هەلبەستوانی بیژێ یان وەکو تەقلیدا ئاو فلان هەلبەستوانیت کە بەس هەر وەکو خۆت بێژم چەندی ئەگەس بخوازم ژی ئەس نکارم تەقلیدا کەسێکی بکەم ئەگەر ئەم جارەکە دیتر شعرەکە دی بخێنم بەێ کاجانەبێتە چ بوو ئامادەکەی باش ئەف هەلبەست بەری هەفتێکەیە ئەڤنیترین هەلبەستە تەلەڤیزیۆن بەێ جشنا سەر ساڵا ئێزیدخانێ بوو بەجا وەکو ئەڤینی و سەرجەشنێ ژێرە هەڤە گرێدای پێک بە گرێدایی سەر وی تشتێرە چێ کرد وەکو ئەز و هەڤالەکە خۆبن و ئەم بخوازنن جێشنا چارشەمە سەری ساڵێ چارشەمبا سۆر چارشەمە سۆر ئەم بگەهنێک مافتشت ئەف هەلبەستە سەر وی تشتێرە چێ کرد لەوێ جەشنێ بێسەر ساڵێ وەرە تەپیرۆسکم چارشەمە سۆر نە من دلێتەش خۆهشتیا بگۆتنێن تەعل و شۆر نەتوش من خەیدیدا ئەس بێشمەتە لە من ببۆر هەما بەش جارەکێت و هاتبایی هەیخانما گولی هور بە هەبرەم چوبانە سەیرانە بەرچەمێ پێش خابور وێل دۆرامە گەشت بووبان گول و نێرگێش چیچەک و زهور منێشتەرە گۆدبانە هەلبەست و چیرۆک پەستە و تەمبور قەشەما گەلحۆ و سەیدخانێ کرد سترانێت فلکلۆر
بلا ژ ئەورێت نیسانێ بسەرمەدە هاتبان تاب و حابور ئەزانم هەنگێتەوێ دابا من سەماح و دەستور منێ زەندل دۆرا بەژنا زراف کردبانە سوور دەست و تلیێت من لە فیابان ئەو بسک و پۆر ئەلسەر ڕوێت من ئەو بسک و پۆر بووبانە داو و تۆر دەلبەر من بەکرد باسینگێ بەیار ئەو ئەردێ بور ژ بەدەنێ ژ گەردەنێ ژ بنچەنێ و بەرژۆر ژ ماچێت خۆڕەم بکار ئانی باندۆر بدۆر بلا هەنگێ ئیساق با ئیل سەرخوا با ڕەحمەتیە جۆقیە کۆر ئەلبەر لاقردیەت مەرانە وراند با نای و بلور بە وەرگن لە منەتمان تئێش و ژان بێتەختور ئەزێ خەلاس بوو بام ژ دەرد و غەما ژ خەیالێن کور تێبتنێش مرە بوو با کەس و خودی مرۆڤ و کەلام و تەیر و تور ئەو ڕۆژ وێ بوو بە تاریخ و میژۆ بەهاترین کەلتور هەما فتشتێم گۆتی بتنێ مدوێ مناوێن پرادە و سیناتۆر هەگەر بجی هات با ئەفدا خواست ببیرا منەت هات مرن و کفن و گۆر ئەزێ بێ هەش و سەرخۆش بوو باما مەجبور مژ هەڤ ناس نەتکردن شەمر و بەدە و جبور چەقۆک و کێر بڤر و ساتۆر و شۆر ئەس نزا چاوا خودێ هو عشقا بێش مرە کردە عەداب و جۆر ئەس کوشتیما حلاندیما دەمات کەنێ ڕووگێوێ ئەدبیە کۆر ئەزت بێژم ئش هەموو ڕەنگال چاوێت وێدەینا وەکە فسفۆر هەما بێعۆشێ بووە نە کورت و نە بلند نە قەلە و نە قۆر ژ سومانە وێ دیچین مانگێ سپەهی شەوق و نور پەیدا نابن وەکی وێ جوان نەل باکوور و نەل باشوور هێژەیەش بەردیتنەکە وێ مرۆڤ هەفت ساڵا ژێرە ببیە ناتۆر ئەف تۆفان و خراخا فل هەموو و ئەف زلم و زۆر بەهوەرکن هیمە باش نەدیا ئەبتنێ پەیوا تێلەفونێل سەرخەتا بێسنوور ئەس هۆل عشقاوێ دەبوویمە مەهاجر و مەهجوور دێ بلا بێ دازلی پیرۆسکم چارشەماسۆر چارشەماسۆر بله دەست و هەستێتە خۆش بن مامۆستا دەمێ هەلبەستبان بۆ چوونەکە هەوسات بێژیت دەمێ هەلبەستبان دەقێکی شعریت نویسیت بچه ئەزمونên پێشوەخت هەست ناکات توت گەلوێ بۆ چوونەی ینی چ دەمی من خۆشە سەربەستی بنویسیانێت و سەرژێ ئش هەموو دەما دەمێ نوستنێ وەختێک و ئەس بنەوم وەختێ نوستنێک و ئەس دەنگەکەی نەکەم تەمان وەختێ ئەس دەنگێ تەلەڤیزیۆنەکێ بکەم یان ڕادوەکەی بکەم یان جهەکی نەگا بکەم قەت شعر هەلبەست بیران پەی بە بیران من ناین گۆست بنویسم بەس وەختێ گۆ ئەس دەنگەکی نەکەم دەماغێ مسافی بێ ئەس حەسەکێ نەکەم هەنگێ ئەسکارم هەلبەستێ بنویسمە ڕاحتاخۆ بدیتنا جەنابێتە داهێنانە پر شعرێدا بحێجەتی دیوانên pire yanjî mesela şa'irekî hey deh dîwanê wî şerî he yekê hey dîwanek tinê heye nimûne Malayê Cizîrî Ehmedê Xanê dîwanekî tinê heye ez bêjim neş ba dîwanê pir neş ba dîwanê pir ew helbestvan hindek helbestvan wê teynî helbestekê bûyne helbestvan یەک هەلبەستێ بووینە هەلبەستوان چاوە بێ هەلبەستوان ناوێوی خۆیان بووە دنیایەکێ دیتیە و حەشیەکی دیە حەسەش پەیوەدی کردە بوێ هەلبەستێ بتنی و هەلبەستوان وێت هەینی ناوەل شنگالێ دەوێت هەین و کوردستانی دەوێت ما شنگال و کوردستانیەکە لێ بێمەتە پەرتوکردوان کە تێ پێنج پەرتوکردوان هەم شەش هەبن بەرهەمێدوانێت شعری هەینا لێ داهێنان تێدانینە نینە نەت خۆیانە ینی وەکو هەلبەستوانەکی کە هەمان سەر فیسبۆکی چەند شعرەکەت خۆ ناشرکردبن ینی وەک وی هەلبەستوانی ناو دەنگەوی هەلبەستوانێتی نینە چ گرێدان هەیە ناوبەرە شعرێ و گۆڕینە civakê da çêdibێت یعنی شعر بدیتناتە
شیایە لە ڤینێ و گوهۆرینێ جڤاکیمای کوردەواری دەچێکێت ینی ڕێکا شعری گوهاردن چی بووە هەرێ چاوا چێ نابێت چاوا دەرباسبوونا وەقترا هەر تشتێکی هەر تەتاوەرەکە دنیای چێ بوو نفسی تەتاوری دنیا ئەو تەتاوەر و گوهارینت کەبنە شعر و نویسانە شعرچیدا یعنی شعر دویتە هو کارێ vê guhorînê yanjî tenê şeir û şair nihalekîne û xelk nihaleka dîtir e ez bêjme te mujtema êma ne wekû xelkekî û alemekî îdîtir giringiyê de peyvêt êt helbestî peyvêt helbestê çendît qewî bin çendît ew bin hindek helbest wêt heyîn hindek helbest wêt hênêt hinek hindek helbest wanên mezin tu karî wan peyva bi zêr bikirî hingî başin bes hindek ji mujtemeyê me dê dengê û hisa wan peyvaka ihtimamekê pê nake çûkû jî fêm nake yanî em dixwazin xelkê me jî guhê xwe bida a peyvêt êt buha peyvêt giran peyvêt xweş peyvêt nazik êt ke bikevne dilê mirovî de wan peyva nas bikin zaribin ka çi peyvin mamosta Dawud zoreka şerê cenabê te bûne stran yani ev jî serboreke gel şerê strankî tu vê serborî çawa dibînî çawa helsengînî مشتر بود دمي وقتي ما هلبست النبيسي ما تكرنا استران هلبست كوتن بدف المنطقة ما نبون بله بشتي 2007 او باقينا قرعزير وسيبا يشيبو شهر سيارة مزنة عربانين بيبا فجنان دين ما خواست ام هلبست يبدا بيجن هنگی 2007 و هاتان و از هتا هنگی من هلبست ادنویسی و آواز جیت کرم دانه هنرمنده لی از بیشم نگلک فیده هلبست وان شوی هلبست ده هلبست عو بکا استرانک و بده هنرمنده کی بیشی بله چاوا تو حسا استرانکت کی بله او هنرمنده کی استرانه بیشی قال لك كيف شوي استراني رهات وي هنرمندي رهات تيجي استرانا فلان هنرمندي چندي خوشا بله تو نابيجي بيفيت كينا كي آواز كديا كي تيدا تعبية كي زحمتي دا كي شايا بل قلت بيشي بس كجمهور مجسدي حفتيجي نابيشي اش فيكي قال لك استفادة هالبسمان اش هلبستك وببستران وبدا هنرمنده وبيجن قالك استفاده وانشي ناي كالتوري كردي هكر ام تايبات بحثا ازدياب كان بله يعني نمونه استراني وك استرانا درويشي عبدي اف كالتوري هي بيجن دافكي شفاهي تا چند مفاجئ ديت يا شعر خدا يعني چه باندور سرته چیه چه کارتی کردن سرته چیه یک شاعر از بیش متا هر تشتكي الهنر ده هل بس وان متابعه كر دي مفايني جوار قدي هر تشتك استرانا اما فلكلوري بي استرانه نوبين ايفان هنرمنديت نوبين پرتوكه كه بينه بخوندي دي استفاده نجيكا هر تشتكي هنري بي هل بس وان ديتو كتا فكري هالبسفان ده دي هر روجك هندك استفادة اجوه ديتني كو في دين الهبي بل تا جاران تا هول دايا بريكا شعري وكسر بور تاكو تو مجتمعي خو يانجي خلقي خو يانجي ورقري خو برف مدنيتي غبت قد تأب هول دايا جاران يعني خلقي خو بيش فبون شوني برف مدنية ديفا مدنية بيش فشوني بل بيش فشوني بله بيقومان هر تشتكي كو أشياء بكم أزد خوازم هكا نها موجي تشتن يوساتي ذهبي هكا سبحان الله كيرتي أكيد خدي أقل ما هموكا كامل شيء نكديا كيرتي عندك
ئەشمە پێش دەچووی در هەبن هەندێکشمە ئەکیت هەندێکشمە پێش دەچووی در هەینە عقلە خۆ ئەوەی خوا لێ ئێتکو ئشمکێم تەرخوازم بگە هەنە دەرەجامژمە دەرباشی بن بە عقلە خۆ بتر ئەستیفادەش پەیوێت من بگن و هەڵبەستی من بکەن بەر هەفتێ و دو فەرمان بەێ هەفتێ و دو برین بەێ هەفتێ و دو کاریسەت کارەسەت ڕنگ بەدانە ئەوان چاوە دەسەر بۆرەتەیە شعریدا ڕنگ بەدە بێگومان هەر ئەس پێشمێتە هەر ڕۆژەکەش کەراساتش سێهشت و هەتانەوە فەرمانە هەفتی و چارێ ئەمە پێشنێتی و هەتانەوە هەر ڕۆژێک ئەسکارم بێژم هەر سەعاتێک استرانەگەیان هەلبەستەکە سەرە چێ بووە و هەوچەندە دیژی سەرە چێ ببن هی ئەمنی بێ حەقی خۆ خەلکی خۆ نادنێتێ و تاعدە و زۆرداریەکە سەری ملەتی مەعاتی من هەلبەست من کلیبە من سێ کلیب سەروێ هەلبەستی سەروێ کەراساتێرە چێکردن سێ هەلبەست مکردنە کلیب یەکش کەچا خوارە و یەک ئەزوو کەچا خۆت بێژن و ئێکی دی ئەز بتەنێت بێژم ینی بەسە سەروێ کەراساتی بتەنێرە من هەلبەستینە سەر وێ کەراساتێرە و ینی تشتێکی پشتی کەراسات هاتی ئەڤینی ینی بێگومان هەلبەستا مگۆتی سەر جەشنا سەر ساڵێرە جەشنا سەری ساڵێرە چارشەمە سۆرە ئەف یەکەم هەلبەستا ئەڤینیە من نەویسی پشتی سسەی هەشت بەریانێ تقریبان سێ ساڵە پشتنی تقریبا سێ ساڵە نور یەک هەلبەستا هەلبەستەکەسیە ئەیدی هەموو سەر کەراساتێرە زێدە درش هەشت هەلبەست سەر کەراساتێرەم نەویسین ئەش بلی چەند سترانەکەت مداین هونەرمەندار دوو شیایی برێکا شعرێ دەربرینش هەمنی هەستی خۆکە توی رازیش سەر بۆرەقا حتانە کەژنە تۆسی حتانە نه بێگومان ینی چ ڤایە تو بێژی تو نەشیایی مدوی بتر مکاری باس بێشە مدوی بتر بەرل بەرمنی ڤاکەری بە مدوی بتر تشتێل دلێ مەدا مەکاری باز دەرەخی ئەمە مستاگەر ئەم بەحسێت تاوەرەکە دیتر بکەن بێ سەر بۆرێ بێگومان مەدرسەی شعری هەنە شعری ئازاد هەیە شعری کلاسیک هەیە شعری نیخواز هەیە و حتا دوماهیکی شعری ئازاد و نیخوازی نویسان یان جی هەمە هەمی کلاسیکن ناگە نوخوازم دەنویسین من چەند هەلبەستەکەینەوەی تەژیرکردنێکی شعری نوخواز بە هەی ینی یەکجار وەزن و قافی ئەو تێدە نینە هەر وەکو گاڵەکارەکەیت و بێشیانی عین وەکو گاڵەکەیت ئەس بۆن بگی گالەکەش بۆتە بوو مەگالەکە هەروسا شعری وسامان نویسیە ئەزوو دلبەر عاشقێت گەڤنارن الباغێت ئەڤینا خودم دخەلفدارن بێخەم و کۆڤان ئەم ئەڤیندارن ئەم نەبێ هەشن نەبەخرەشن نەسەرخۆش و خەوارن لێ ئەش بکەم ئەم ئارمانجا تێرێت چاوبرچینە ئێش ماڵا خۆ دەرکەت گورێت دە ببخوینە کە برێت وان الپزیێ دەت بەشارتینە ژ غەیری قەتاندنا عاشقە البیر و بالا وان دەنینە ئەزوو دیلبەر ژ بەرپەی بوو گۆتنێت کەسی ئەم غەدر و خەرابیە مەپرسی ئەمزانە چاواوان دڵڕەش بکەن ئەم کارن ئاگرێ خەلووزێل دل و چەقەک ژ ڕەزێوان نەبریا تشت بە هەراوان مەکێم نەکریا ژ بەرکوژ دل و جان مەشهەف حس کریا تلیا خۆلمەت هەژینن نەیارن بێبەختن خاینن ئەو داخوازاوانە هەردوو دلێت ما ئش هەف بمینن ئەزوو دیلبەر نەبێ هەش و گێژن ئەم ڕۆندکاش بەرپەی بێت فسادا ناڕێژن چل سەرمەت بێژن بلا بێژن ئەم عاشقێ ژیر و زانە
ئەمزوو ناستکن بە کۆعەوانە ئەمزانن چ مەقسەداوانە لۆما ئەموان کێف خۆش ناکن ئەبیاپەی بوو گۆتنێت وان ناکن هەگەر مالا خۆشی خەراکن ناوبینامە نابێ لۆم و گلی و گازن ئەزوو دیلبەر هەرمێ هەفخوازن مێ ڕەحەت رازن بله مامۆستا لە گۆرا بۆ چۆنەتە شاعر لازم چ بکات داک و خوا دووبارە نەکەت شعرێدا داخوا دووبارە نەکەن بله یعنی نه هەما شاعری بەری 10 ساڵە هەر ئەو شاعرەیەنۆکە هەیە بەڵێ ینی گوهڕینێ بکە شعری خۆ بله گەلک باشە شاعرە هەر پرتوکەکەن و دەربکەبێ بخوینێ متابعە عشاعرێش خۆمێستر بکە کە چت نوێسن ستایلێ شعری چاوایە چ ڕەنگی شعرت نوێسن دا ئەوژی کارە بێ گوهڕینەکە بابژی شعری خۆ بله ئەو ئەحداس ئەو ڕیدانین 2014 چل سەربوورە دەزی دەکرد خۆدێ تشتێک گۆمە بچاوێ خۆ دیتی وی تشتی بخوا گەلک تشت مەزی دەکە ینی تشتن لێ فەرمانێدا 7 ڕۆژال چی ئای شنگالێ دەبێ نان و ئافەس مام بله ینی تو شاهد حالی هاج زارۆکێت کەم دیتینی بچاوێت خۆیت کەشت نێ زامرین شتی نامرین پیر و کالێت کە نەشیان بدەن بنەوەی چای برێڤە مرن مگەلک تشتیفان چاوێ خۆدیتن هەشکا دنیا مەفتش نەدێ هەبێک هەتازی ساغە مەس هەلبەستوان بامەمە هەلبەست نەویسیبانە کە مەفتشتم چاوێ خۆ نەدیبایە ئەفتشتە بیرا من نەهات بازمان شتا بنەویسم بەس وەختێ مە چاوێ خۆدیتی متشتن کردە هەلبەستا خۆدا مە بەهاوار ناتکرد هەتازی ساغە مەس تشتێکی و ساجاکێ هەلبەستا خۆدا بنەویسم بله gelek caran em dek şeirê cenabê te dibînin zarok yan şeirê te dibêjin yan to zarokekî dibeyt yek bêjit yek lê vedgerînî çîroka te çi ye gel zaroka û şeirê ez gelek kêfxweş dim wextê bînim zarokek fêrî tiştekî bibe û wî miseyterol karê xwedê serketiya ez gelek wî tiştî kêfxweş dibim keça min wî hat navê wê wî hada دەمێ هەلبەستە کرد یەکەم هەلبەست بنابێ دیسا فەرمانە بێ فەرمانێرە الحیبا دهل 2014 من ڕادوا دهۆکێ من تەجیل کرد ئەبرێکە مامۆستا هەلبرد قەهار ڕێز سلاوێت مژێ ڕهینە مەلوێرێ تەجیل کرد کەیفاوێ ژووی شعری ڕەهات ژوێ هەلبەستێ ڕەهات ئەو هەلبەست ژبەر کرد و گوت دەمێ گوتی کامیرەی ناسەوران نە موبایلە سەوران نە قەنەواتە سەوران بەلا بوو وەختەی بەلا بوو کەیفا وێژی هاتێتێ کە چاوە جەمهورێکی وێ هەیە و عالەمەکە فیسبۆگا نەشرت کە و کێفا عالەمەکێ تێتێ بەردەوام بوو گوتەمێ وەمەوێتە پشتەوانیامە بکی ئەس دێ بمە هەلبەستوان مەوێز بمە هەلبەستوان و هەلبەستی بێژم وێجا هەتان واز پشتەوانی ئەوێژی دکەم من هەلبەستە ژێرە چێکرد و مەژێرە تەسوێرژی کرد و تەژیرژی کرد مەکرە کلێپ هەتانها سەر هەندێک کەناڵاتێتە خوارێ دەردکەوێ و هەلبەستەکە دیژی ئەز و ئەوت بێژن بناوێ بابێ منی هێژا و دبێژێ ئەو دبێژێ بابێ منی هێژە دبێژم کەچا من کەرەم کە گەل خۆی نایە مەرگەڵ خۆی ئینایە لێ خۆشتر بوو بژیم ئەوە حازر بە منوێلگەریە گۆت باە ئەو هەلبەستەژی حازرەوەڵە لێبڕاستی متخواستنەوە ئەوژی حازر بە منوێلگەریە گۆت باە مامۆستا دەمێ مەری بەرەف دووماهی کێچیت ناخۆ بخینیت ژبەری ئەم خااتێ خۆش بینە بخوازم تو هێژایی ئەرێ شنگال تو هێژایی ئەس خۆ بگۆری ئاخاتەکەم تو هێژایی لە خاتراتە جلێن سەربازیە بەش ناخوەکم چیایە تا بپارێزم تەعەت و کەڤێن ماش بکەم لە سەنگەرێ شەریدا ناول خۆ بدم دژمن پەرگەندەکەم شەپرزەکەم دەرێ جەهنەمێشوان ڕاوەکەم تەش دەستێزا لەما ڕزگار بکەم ئەس ئێزدیمە
خودێ پەرەسم ئەس نەکافرم نەسەر برم چەک لە ملم ڕەق لە پشتم لپی دۆزا خۆ دگەڕم هەگەر خودایە ئەس دایم مرنا مسپارتیە دەستێ کافرە هابلا ئەڤرۆ ئەس بمرم ئەژی نەژمێر خاسێن وەکی خێریە شێخە درێ چێترم نە من ژینە و نەژیانە گەر لە ئاخا شنگاڵا خوا ئەس بە نەگەرم ئەرێ شنگال ئەزانم ئەڤرۆستریە نوێ کەلبەشێ ئاخا تەتیشینن بەژن و باڵاتە نەلایقی وێ خەملا ڕەشە پێ بخەملینن بیرهاتنێت جادە و کۆلانێتا هێسترێت چاوێ مەتینن شنگال وێجا چاوان بهێلن مەنارە و مەزارگەهێتا ئەلدەستێ هۆڤادە بمینن تژی چیایە شنگال جوامێر و مێرخاس و مەردن شەرڤانن جان فیداینە ئلهەمی جەنگا پێشکەتی و سەر بلندن کەوێت ڕبات لە هەمبەری قەرتەلاب قەلسی ناخوەندن شنگال دژمن بمرن نەمینن چاوێدوان بپەقن دەرکەون وێ خەونێ نابینن ئەم شنگال بدەستێ وان بەبەردن مامۆستا داوت قەیرانی سپاس کۆت ئەڤر و میێوانێ مەبوو gelekî kêfxweşman hat nedrena bite. ڕێز و سلاوێت مێژ هەموو کادر و کارمەندارە و کەناڵێ بادینان سات گوەزل vê derêkirîma mêvan ez xweşhal bûm û dubara rêz û saet mişwa hemûarhîne. بینێرن هێژا بڤی ئەوەم گەشتن دومای کاوێ خەلەکە حتا ئەمۆ هین و دیدارەکە دیتر بمین شاد و بەختەوە Bak bendiyê pariyê آخی ji derdê dil neked herçî nedî azarê یا تبنگی بر سوا نامد من بده وان شێرت نا